ژنجیان ئازادی کە ئەمڕۆ گەیشتووە بە ئاستی هەرە سەرکەوتنی خۆی کە ئەمڕۆ لە هەموو جیهاندا دروشمی ژنجیان ئازادی بووە بە بنگەی فەلسەفە و شۆڕشێکی ڕۆژهەڵاتی ناوینی نەک تەنها کوردی. ئەمە خۆی لە ئەنجامی ئەو تێکۆشان و بەرخۆدانیەی ساکینە و هەموو ساکینەکانی دیکەی چواربەشی کوردستان دەبینێتەوە کە لە زیندانەکانەوە هەتا چیاکان، هەتا خاکی تاراوگە، هەتا مەیدانەکانی شەقام لە چواربەشی کوردستاندا تێکۆشانیان بۆ کرد ئەمڕۆ گەیشت بە و سەرکەوتنە. لە حالێکدا شەهادەتی ساکینە جانسز، فیدان دۆخان، لەیلا شایلەمیز ئیرادەی تەفگەری ئازادە بۆ تێکۆشان و زیاتر بەهێزترکردن. ئەم کۆمەڵکوژیە زیاتر پاساوی خەباتی ئازادی بەهێز کرد. بەهای ئەخلاقی نوێ بە بەها ئەخلاقەکانی ئەم خەباتەی زیاتر کرد. ڕۆحی ئازادی و کەسایەتی خۆڕاگری سارا بوو بە ڕۆحی تەفگەری ئازادی و بەرخودانی تەفگەری ئازادی گەشەی کرد. ئەمساڵ لە کاتێکدا لە ساڵیادی شەهیدبوونی هەواڵ سارا و هەواڵانی نزیک بووینەوە، هەواڵ ئەڤین و هەواڵەکانی لە پاریس شەهید بوون. بێگومان شەهیدبوونی هەواڵانمان بۆ جاری دووهەم لە پاریس هەڵگری پەیامێکی تایبەتە و بە تەواوی پیلان بۆ داڕێژراوە. دەمێکداەوە ئەو کۆبوونەوە دەیبوو کە تازەگی ئامینەکارە لە ئەرێنی لەدەستراوە و ئەرینەکان زۆر لە دەستچوون لە کوبانی و لە هەموو بەشەکانی کوردستان و ڕۆژاوا و باکوور و ڕۆژهەڵات و دیارە ئێمە قەت نابێت خۆڵ بدەین و ئێمە هەمیشە دەبێت لە ئەو خەباتەدا زۆرتر و پێگیرانتر و کتەتر ئیشی خۆمان بکەین، کاری خۆمان بکەین و بتوانین هەندێژی پارتیەکانی هەندێژی سیستمی داودەمەرەی کۆنەکەرت و سیستمی ڕاستنووسی و سیستمای داعش و تورکیە و ئێران و هەروەها شەوەڵای مەنطقە بکەینەوە. ئەو ساکینە بوو خۆی بۆ لەدایکبوونی لە وەزیفە کردا دەڵێت لەدایکبوون لە ساردین بەسەڵەتی بێ ئەندازە شانسێکی جیان بوو. باشتر وایە من لێرەوە دەست بە بڕوا بەچاو بکەم. لە ساڵی دوێم لە نیوەی سیستاندا لە جوگرافیایەکی بەخراویدا لەدایکبوون بەلایەنەوە چاوخوا. ئەو لە منداڵیەوە ئارەزووی گەیشتن بە سەرچاوەی هەبوو. هەر ئەو کاتەی ڕای دەکرد لەسەر سەرچاوەی ئەو خانەی ئاوی بووزەکەیان دابین دەکرد وەک ئەوە بووە شتێکی نوێی بێتەوە.